هەموو نهێنیەکان ئاشکرا بێ خواوێ و مۆبایلەیە حەشاریە دەیت و ئەی شاریتەوە و ناتەوێت کەس بیبینێ ڕۆژێک دێنیە لە شاشەیە عەرزەکرێ بۆ هەموو کەسێ لەبەردەستی خۆتا دەرچوو هەمووی بینێت تۆ چ نامەردێ بووی چ خیانەتکارێ بووی چ دوژمنێکی خوا بووی چ دوژمنێکی ئەخلاق بووی چ دوژمنێکی دین بووی هەمووی دەرەکەوێت هیچ کەسە تعرضون لا تخفى منكم خافية يومئذ هەر هەمووتان عەرزەکرێن سوێن بەخوا با مۆبایلەکەت وا بێ ئاوا لە ڕوود بێ فڕی بێ باوا بێ لە ڕوود بێ لە ماڵەکەی خۆتان فڕی بێ کاکە باوکە برایە خوشکە دایکە هەر کەسێ با بگرێ بەدەستیەوە سەیریکە ئەگەر پیاوی پیاوانەیت و هیچ لەبارە نییە ئەگەریش نامەردی بڕۆ بشارەرەوە میمۆری خزمکە و نازانم فۆرمات بکە کە شتێکی بۆ ئازانی لای خوا سڕێتەوە ئەحصاه الله وەنەسوه تۆ بیری شەچێتەوە بەڵام ئەڵڵا جەل جەلالوهو تۆماری کردووە هەمووی دێتەوە لە ڕۆژێکە